بسم الله الرحمن الرحیم بەنای خوای گەورە میهرەبان پێشی بەخێوێن سەر چاوە بەڕاستی خەستەخانەی میهرەبان بەخۆ ناوەکەی میهرەبانە ئەمن خێزانم وەزی زۆری خراپ و زۆر نەخۆش بوو یعنی بیدایەتی کە فحسن بۆکردن لە جێگاچی بە نای جێگاکردم ئەوانش زۆر خۆماندیان کرد بەڵام لە فحسەکانەوە دیار نەکرد کە نەخۆشیەکەیتی خێزانم بەڵام کە دوجار هێنا ئێروکانە خەستەخانەی میهرەبانی کرد دکتۆر دێر دکتۆر دێر دکتۆر سەنگەر هێنا ئێروکانە ئەوان فحسی وشتیان لۆ کرد کە بەپێی فحسیوان بەپێی توانە و ئەزمموی وان فحسەکەیان دەرچوو کە خێزانم زەرداوی هەیە و بۆڕی زەرداویشی پڕ بەردووە وەزی زۆری خەتەر بوو بەڕاستی کە ئەو شەوی هینا ئەمریکانە خێزانم وەزی زۆر خراپ بوو یعنی ئەگە برێم لای مرنەی زیاتر بوو لە ژینێ ینی بەڕاستی ئەوانە زۆر دکتۆری بەتوانە و بە ئەزمموێنن دکتۆری زۆر خێرکردن دکتۆری زۆر بە ئەخلاق و بە ئەزمموێنن دکتۆری زۆر یعنی دیندارن بەڵاستین خەستەخانەی میهرەبان ناوەکەی لە خۆی میهرەبانە دکتۆر دلێر دکتۆر سەنگەر بەڕاستی داشکایان زۆر لۆ کردم زۆریان یارمەتیدام زۆر مەمنونیوانم ئەگەر لە بەخۆی پێغەمبەر سەڵەمە فەرمێگەرە تو کەسێک لە مرنێت ڕزگارکە نەخۆشەکەت ڕزگارکرد ینی ئەگەرە تو ئیش و کارت و کەسش ئاسان کرد یارمەتێک خوای گەورە ئیش و کارت و ئاسانەکە لۆ سالەکە ئەمی زۆر لیان مەمنونم بەڕاستی ئەو نوع کەسانە بووینە پردێک بووینە یعنی برێم بووینە سەنگەرێک لەو کەسانێکی وەکو مەسەن کەسێک کەم دەرامەتە کەسێک خێوەیە جێی خێرخوازیە جێی حەسانەوێ جێی هەموو شتێکە بەڕاستی ئەم زۆر لیان مەمنونم بەتایبەت دکتۆر درێ دکتۆر سەنگەر بەڕاستی شتێکی زۆر باشیان لۆ خێزانم کرد زۆر پێوەماندی بوو ینی شەو ڕۆژ لە یعنی لە ساداتن بەخۆ بە ستافی خۆیان بەخۆیان داهاتن عەمەلاتی شەڕێک پێیان لۆ کرد داشکانیان زۆر لۆ کردم زۆریان یارمەتیدا من قەت لە بیر ناکەم هەمیشە دوعای خۆیان لۆکەین هەمیشە ئەوانە بووینە ئەوانیش خەڵکانێکی بتوانیت چاو لەو کەسانە بکەن کە بتوان یارمەتی خەڵکەشی بدەن بەخۆ زانی وڵاتی ما و خەڵکی ما کەم دەرامەتە فەقیرە بتوانانی کەسانی دەوڵەمەندیش کەسانی بازرگان کەسانی بەرپرس کەسانی دەسەڵاتداری چاو لەو کەسانە بکەن ببنە نمونەیەک ئینشاءالله ببنە پردێک قەت نەپسێن دکتۆر خەستەخانەی میهرەبانی شوشی دکتۆر لێر دکتۆر سەنگەری سەتانی وچیوی ئەوان ببنە یعنی ببنە کەسانێک لۆ کەسی تکا ببنە پند و ئامۆژگاری کە خەڵکەش بتوانیت چاو لەوان بکە بەڕاست دەستخۆشان لێکم زۆر مەمنیوانم یعنی هەموو شتیان لۆ من کرد بەپێی توانای خوانی ئینشاءالله خوای گەورە تەمەنیان پڕخێر و بەرەکەتەکە خوای گەورە یعنی یارمەتیاندا بەخۆ ئەوان ئینشاءالله جێ و پەنجیاندا لە هەموو جێگەی خۆیان کردیتەوە خەستەخانەی میهرەبانی بخۆی ناوی لە خۆیە میهرەبانە ئینشاءالله زۆر سوپاسیان دەکەم دەستەکان و خۆشبی میهرەبانی دڵسۆزی و لێزانی